ماشەڵڵا ئەو خۆخە سەیریکەوە تەمەنی 1 ساڵە ڕێک وەکو ترەیەکی بەریگرتووە جاوە خۆخەکەی تۆزێک ئەویان تۆ وەرزەک وردە لەبەرەوەی هێندەی بەرگرتووە لەقەکەی شکاندووە سەیریکە بەناوی خوای گەورە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز ئەمڕۆ ئێمە لەگەڵ جوتیارێکی نمونەیی دەڤەری ڕاپەڕین و دەڤەری بتوێن مامۆستا بڕیار سابەر ناسراوە لە سنووری بەتایبەتی ئیدارەی ڕاپەڕین فکرەیەکی جوان و جیاوازی هێناوە بۆ جوتیاران ئەم ساڵ کە خۆخی یاخود نەمامی خۆخی لەناو باغی هەناردا چاندووە کاوەکو خۆی باسی لێو دەکات شتێکی جیاوازە و ئینتاج و بەرهەمێکی زۆر باشی هەیە بۆ جوتیاران من دەسمەلای خۆی بۆمان باس کات ماوەستا سڵاو لێبێ سڵاو لە جەنابیشت بەخێر بێ سەرچاوم زۆر سپاس دەکەم دەماوێت باسی ئەم فکرەیەمان بۆ بکەی چ سود و قازانجێکی هەیە بۆ جوتیاران بەتایبەتی ئەم فکرەی تۆ ئەو کەسانەی کە تۆزێک پەلیانە بەرهەمی هەنارەکەیان زوو پێناگات چەند ساڵێکی دەوێت تا بەرهەمی هەنارەکان پێبگە بە بێگومانی دەتوانن خۆخ لەناو هەنارەکانیاندا بچێن بۆی لە ساڵی دووەمە بەرهەم بفرۆژن و ئینتاجیان هەبێت تاوەکو بەرهەمی هەنارەکان پێدەگات ئەوە وای کرد لە ئێمە کە هەنار دواکەوت وای کرد لە ئێمە کە بین بەدیلێک بۆ هەنار بدۆزینەوە لەناو باخی هەنارەکەماندا خۆخ بچێنین بەڵێ ماوەی چەندی پێویستە ئەم نەمامی خۆخە بۆی پێبگا و بەرهەم بهێنێ ئەگەر خزمەتێکی باشی هەبێ و جوتیار بزانێت شێوازی ئاودانی بزانێت بە دڵنیاییەوە تەنها 1 ساڵی پێویستە ئەو خۆخی کە دەیبینی جەنابەت تەمەنی 1 ساڵ و 3 مانگە لە مانگی 3 2024ەوە چاندراوە ئەو ڕۆمانگی 6 2025 واتە ئەم خۆخە تەمەنی تەنیا 1 ساڵ و 3 مانگە ئەم بەرهەمە جوانەی گرتووە بەڵێ بە دڵنیاییەوە تەمەنی 1 ساڵ و 3 مانگە یعنی 1 ساڵ و 3 مانگ پێجێستا ئەو زەویە یەک شتی تێدا نەبووە ئەم ساڵ قسوتە بازارەوە لە بازار فرۆشی چۆن بووە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو ساڵ سواز بۆ خی گەورە خۆخ پارێکی باش دەکات ئەگەر لێ نەگەڕن نەما خۆخی ئێرانی و تورکی بێت بە دڵنیایەوە خۆخی خۆمان لە نێوان خۆخی خراپ 1000 دینار دەکات 750 تا 1000 دینار دەکات خۆخی باش لە 1250 تاوەکو 1600 دینار دەکات ماوەستا واتە جوتیاران دەتوانن هەتاوەکو هەنارەکەیان پێدەگا سود لە بەرهەمی خۆخەکەیان ببینن کە ماوەیەشی کەمتری پێویستە بە دڵنیاییەوە دەتوانن سود لە بەرهەمی خۆخەکەیان ببینن چاوەڕێی هەنارەکەیان نەکەن 3-4 ساڵ بەرهەمی خۆخەکەیان بفرۆشن کە داهاتێکی زۆر باشی هەیە نەک مەسروفی کە لە باخیان کردووە بگرە لەوانەیە زەویەکەشیان لەسەر بەلاش بوو بمێنێتەوە دواتریش کە هەنارەکە پێگەیشت و خۆخەکە تەمەنی تقریبا 6-7 ساڵە بەسەر دەچێت و دەتوانن بیبڕن و بیکەنە کۆڵەکە بۆ هەنارەکەی زۆر باشە ماوەستا باسی ئەم خۆخەم بۆ بکات جیاوازی چییە لەگەڵ بەرهەمی دەرەکی تام و چێژی چۆنە بە دڵنیاییەوە ئەو خۆخە تامی زۆر جیاوازە لەگەڵ بەرهەمی دەرەکی چونکە هیچ جۆرە دەرمانێک هیچ جۆرە سەمادێکی زیان بەخشی لێ نەدراوە بەرهەمێکی تەواو سروشتیە و هیچ لە کاتی خستنە بازاڕیش هیچ ماوادێکی حافیزی یان لەناو بەڕات هەڵناژیرێ بە فرێشی دەگاتە دەستی بەقاڵ و بەقاڵیش دەیفرۆشێت و خەڵک ئیسفادە دەکات بۆیە تامێکی زۆر تایبەتی هەیە تامێکی زۆر جیاوازی هەیە دەستخۆش زۆر سواس بەڵێ ئەوەی بینیتان مامۆستا بڕیار وەکو پێشتر باسمان کرد جوتیارێکی نمونەی دەڤەری ڕاپەڕینە ئەم بەرهەمە جوانەی بەرهەم هێناوە کە هاوکارم بێنتە پێشەوە بیبینن بینەران تەنیا ماوەکەی ساڵێک و 3 مانگە ئەم بەرهەمە لە ناو باغی هەناردا چاندوویەتی بۆی جوتیاران چاوەڕێ نەکەن تاکو و باغی هەنارەکەیان پێدەگا سود لەم بەرهەمەیان ببین و فکرێکی جیاواز و جوانی هێناوە بۆ جوتیاران کە دەتوانن سوودی لێ وەربگرن و ئینتاج و بەرهەمێکی باشی هەبێت سەری ئەو خۆخە بکەین ماشەڵا ئەو خۆخە باڵی لە 1 مەتر تێپەڕناکە لە 1 مەتر تێپەڕناکە ئەگەر خۆخەکانی بژمێرین لەوانەیە 50 دانەی گربێت 50 دانەی گربێت ماشەڵا سەریکە هەر بەهێش و گرتوویەتی زۆر تایبەتە زۆر جوانە